بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی حوتەمی بەرنامەی سۆراغی مێژوو تایبەت بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و دەستپێکی خەباتی سیاسی و چەکداری ئەو هێزە بە بینەرانی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە لە بەشەکانی ڕابردوودا ئەندازەیەک ئێمە لە ئەو سەرکردایەتی سیاسی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ناوچەکانی ترمان دوانەوە. ئەم بەرنمەیەمان جیاوازە بەرنامەی پێشوو لە شاری هەولێرین. دەپرسین ئایا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کاتێک لە ساڵی 1970 دروست دەبێت ڕێخستنەکانی خۆی چۆن دەگەینێتە شاری هەولێر؟ ئەوانە کێ بوون پەیوەندیان کرد لە سەرەتاکانەوە لە شاری هەولێر بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانەوە، یاخود ئەوانە کێ بوون لە شاری سلێمانیەوە هاتن بۆ داعوە و بانگەواز بۆ ئەم ڕێکخراوە سیاسیە بانخوازیە ئیسلامیە بۆ شاری هەولێر. شاری هەولێریش وەکو ناوچەکانی تر پشکی هەبوو لە بەشداری خەباتی سیاسی و سەربازی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەر و باسە میوانەکانی بەرنامەی سۆراغی مێژوومان بریتین لە هەر یەک لە بەڕێزان مامۆستا ئەمین عەبدوڵڵا ناسراو بە مەلا ئەمینی جیهاس، کاک نەوزاد عوسمان سەید حەمەد ناساو بە محەممەد هەولێری. خۆشحاڵین بۆ ئامادەبوونتان لە بەشی حوتەمی بەرنامەی سۆراغی مێژوو. کاک محەممەد، سەرەتای پەیوەندیکردنی ئێوە وەزانینی هەواڵی ئێوە بە چاکەرەکردنی دروستبوونی ڕێکخراوێکی سیاسی ئیسلامی لە شاری سلێمانی ئەم هەواڵانە چۆن گەشتە شاری هەولێر و چۆن ئێوە ئەم ڕێکخراوەتان ناسی؟ بەناوی خی گەورە میهرەوان بە خێراتنی بەڕێستان دەکەین. ئێمە هەر لە سەرەتاوە بڕین کە پێش ئەوەی پەیوەندی بە بزوتنەوەی پەیوەندیەوە بکەین ڕابطەی ئیسلامی، کۆمەڵە موسڵمانێکی زۆر بینیانی لە هەولێر لە مزگەوتی ئازادی خەڵکێکی ئەوها وەکو بڵێ جیهادی و فکرێکی وەکو بڵێ ئەوەمان هەبوو کە دەبێت گروپێکیان جیهادێک شتێک لایەنێک شتێکی ئیسلامی دروستکەین بۆ ئەوی ئەو خەڵکە موسڵمانە جێی بێتەوە لەژێر ئەو ناونیشانە بڵێن لەژێر ئەو ناونیشانە خەباتی خۆی بکاتن بڵێن وەکو لایەنێکی ئیسلامی. ئێمە هەر لە مزگەوتی ئازادی بڵێن زیاتر مامۆستا شێخ عەبدوڕەحمان وەکو بانخوازێک لە هەولێر، شێخ عەبدوڕەحمانی ئازادی ئینسانێکی دیار بوو، زۆربەی گەنجەکان هات شوێن دەریان دەکرد، چونکە ئەو کاتە وەکو ئێستا نەبوو لە هەولێر. وەڵڵاهی ئەوە هەر لە ئێمە تقریبان هەر لە 76ەوە بڵێن کە دوکانمان لە لای مزگەوتی ئازادیدانە هاتووی ئەو مزگەوتەمان کرد و ئەو برانە کاک مەلا ئەمین و مامۆستا عەبدوڵڵا و خەڵکەکی زۆر لەو برانە حاجی ڕزگار و خەڵکەکی زۆر یعنی کەوەی ئێستا هەر لە ناو کۆمەڵیشن بڵێن لەوێ نوێژمان دەکرد و لەوێ دەرسمان دەخوێند و بڵێن ئەوها هاتووی ئەو مزگەوتەمان دەکرد. جا وەی لێ هات بڵێن مامۆستا عەبدوڕەحمان لە وتارەکانی زۆر دژی حزبی بەعس و زوڵمەکانی ڕادەوەستا و لە وتارەکانی هەموو ئێستاش بە تەزیلکراوی وتارەکانی ماوە. مامۆستا شێخ عەبدوڕەحمانی ئازادی وەی لێ هات نەیتوانی لە هەولێر دانیشێ، دەربەدەری ئێران بوو، یعنی هیجرەتی کرد بەرەو ئێران ڕۆی لە ساڵی 82 بووە بزانسەو نەچووم. ئێمە هەر پەیوەندی و ڕەبتێکمان هەبوو لەگەڵ ئەو برانە. تقریبا چەند جارێکی نامەمان بۆ نارد مامۆستا ئەتۆ ئەوە لەشکری ئیسلامی دروست بووە، محاولە بکە لەگەڵ لەشکری ئیسلامی. ئەو کاتە پێش بزوتنەوەی پەیوەندی لەشکری ئیسلامی ئێعلان کرا بوو هەبوو بڵێن بە قیادەی عەباس شەبەچی. جا ئێمە مامۆستا شێخ عەبدوڕەحمان لە تاران دادەنیشت، لەوێ ڕێزێکی زۆریان لێگرت بوو ئێران بەڕاستی وەبزانم لە بینای کۆنە سەفارەتی نەمسای دادەنیشت. جا لەوێ ئەمە نامەمان نارد کە کاک حسامەدین و کاک تاریق و کاک وشیار هەبوو بڵێن ئەو سێبرا کە لە هەولێرەوە بڵێ هەتا کاک وشیاریان بڵێن لە بینی سەی سات خوشانە دەری لەگەڵ یەک دوو نەفەری تر جیران خی گەورە بە شەیدیان قوبڵکە نەما ئەو کاک وشیارە شەید کرا. بەڵێ ساڵی چەند بوو؟ ساڵی 85 ئەوانە بوو بزانم ئەو کاتی بوو. ینی زانیویان ئەمە سەر بە ڕێکخراوێکی سیاسی ئیسلامیە؟ ئیسلامی بوو کابرا، بەس جارێ وەکو هەر هاتووی مامۆستا شێخ عەبدوڕەحمانی دەکرد و خەڵکی هەولێرێ بوو، بڵێن ئەو کوڕە بڵێن برادری ئێمە بوو، هاتووی مزگەوتی ئازادی دەکرد، ماڵێن لەوێ نەبوو لەگەڕە چتر بوو، بەس یانی هاتووی مێ دەکرد. ئەو جاری یەکەم بوو کە ئەمە بڵێن بێتە لامان و بگەڕێتەوە لە گەڕانەوەی تووشی ئەو کارە ساتێک بوو، بڵێن ئەو خی گەورە بە شەیدی کە ئێدامیان کە لەگەڵ یەک دوو نەفەری تری عەرەب بوون بڵێن ئەوە لە گرتیان. ینی شەهیدی ئێوە بوو بزوتنەوەی پەیوەندی؟ وەڵی موسڵمان بوو، برادەر و ئەوەی خۆمان بوو، هاوڕێی خۆمان بوو، یعنی بڵێن خەڵکی هەولێرێ بوو، بەس جارێ وەکو جیهات و ڕسمیات و تەنزیمات و شتیوا هیچ تەنزیمێک نەبوو، یعنی بڵێن هەر
لەگەر ئەو خەڵکەی بوو فکرەی ئەوها ئیسلامی هەبوو بڵێ مسلمان بوو کاک تاریخێکمان هەبوو ئەوی شەر نامەی دەبرد هەر خەڵکی ئازادی بوو بەس کاکی سامەدین هەر برادری خۆمان بوو لەگەڵ ئەو جەمعی خۆمان بوو ئەو جاری دوم کە بڵێن چۆ نامەی هێنا ئیمام شێخ ڕەحمانی کە لە فلان شوێنێ و وەزعی باشە و ئەمەش خەبەرمان نات کە لەگەڵ ئەو جەماعەتێ ڕێکەویتن ئەو دیار بوو مامۆستا شێخ عەبدوڕەحمان چوو بۆ لایەن قسەی لەگەڵ کردبوون بەس دیار بوو ئازادی نا مامۆستا شێخ عەبدوڕەحمانی ئازادی کە ئێستا لە سویددا دەنیشی بەڵێ ئێستا ئیمام خەتیبی مزگەوتی ئازادی بوو جا ئەو نامەشی نارد گوتی کاکە بە تەمامە بن ئەم دەچمە دەرەوە لەوێش دانانیشم لە ئێران ئەو جیهەتە یعنی خێریان پێوە نییە و ئەمە ناتوانین ئیش لەگەڵیان بکەین و دیارە توێژ و ناخەشە شتی هەبوو لەگەڵیان جاکە بێئومێد بووین لەوان ئێمە بیستمان کە بڵێن چەند مامۆستایەک لە سلەیمانیەوە چوونەتە دەرەوە خاستن مامۆستا شێخ محەممەدی خۆمان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لەگەر چەند مامۆستایەکی تر چوونەتە دەرەوە کاک مەلا سەلمان و کاک مەلا قادر هەر لە 84 و ئەوانە ئەمە هەر لە زۆر لەگەڵ ئەو برانە یەکتر دەناسین پێش هەشتاکان مەلا قادری برایەتی مەلا قادری برایەتی و مام سەلمان ئەوان دیارە بەزە من ئاگام لێ نەبوو کە سەردانی سلەیمانیان کردووە و معلومات و شتیان کۆ کردەوە دوای هاتن ئەو مامۆستا عومەرە باسی کرد گوتی کاکە ئەمە وەکو بڵێ ئەو مامۆستانە لە دەرێنە وا باشە لەگەڵوان ئیش بکەین لەگەڵوان پەیوەندیمان هەبیتن و ئەمە بە نوێنەرایەتی ئێوە ئەگەر ڕازی بن ئەو خەڵکەیانی ئەمن و مەلاقادت دەچین سەردانێکی وێن دەکەین دیارە ئەوانیش سەردانی مامۆستا شێخ محەممەدیان کرد لە حدودەکان بوون و لە مامۆستا عومەر و مامۆستا عەبدولقادری برایەتی چوون دیار بوو ئەوانیش کە لەگەڵوان ڕێکەوتبوون و گەڕانەوە گوتیان کاکە ئەمە قەناعەتمان بەو جەماعەتەی هەیە جەماعەتەکی ئەوەی ئەمە دەمانەوێت بەو شێوەنە وا باشە ئەمە ئیش لەگەڵوانە بکەین ینی بەڕاستی چونکی ئەوەی ئەمە دەمانەوێت ئەوانیش ئەوەنە ینی بڵێن دیارە گوتی بڕیاریشماندایە نەفەر بنێرین ینی خەڵک بنێرین تەمان ئەو خەڵکەکی زۆر هەبوو لە هەولێرە ینی بڵێن ئەوها لە چەند شوێنێکی تەنزیمی ئەوەی هەبوو ینی بڵێن ئەو تعریف و ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیان بۆ کردن کە هاتنەوە مامۆستا عومەر بڵێ ناوی ئەوانی لای هێنا دوایەوە چوونە ئێران باسی کرد کە مامۆستا شێخ محەممەدە و بڵێن ئەو ڕابەری بزوتنەوەی پەیوەندیە و ئەو مامۆستا ئەو بەکر و مامۆستا عەلی بیارە و هەتا باسی کاک دکتۆر سەباح و یعنی ئەو وەسفی هەموویانیان کرد یعنی بڵێن گوتی بەو شێوەن یعنی وابوو ئێمەش ینی ئەو خەڵکە قەناعەتمان کرد و لە 86 چوینە دەرەوە ساڵی 1986 بەڵێ باشە سپاس کاک محەممەد کاک مەلامین سەرەتای ناسینی تۆ بۆ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان چۆن بوو لە شاری هەولێر بەڵێ بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله بخيراتني بەڕێستان دەکەین طبعا شاری هەولێر شارێک بوو کۆمەڵە گەنجێکی زۆری متەدەین تێدا بوو لە زۆربەی مێزگەوتەکان دەرس دەخوێندرا و ئیتر قورئان دەخوێندرا و تەفاسیر و ئەم جۆرە شتانە و باسی جیهاد دەکرا چونکە لەبەرەوەی ئەو کاتەی زوڵمی سەدامی بوو کە کاتێک زوڵم هەبێتن گەنجی مسلمان بیر لە شتێک دەکاتەوە کە بەرامبەر ئەو زوڵمەی بوەستیتەوە ئیتر فکر لە جیهاد دەکاتەوە ئەنجا ئێمە کۆمەڵە گەنجێک بوون لە ماڵمان نزیک بوو لە مزگەوتی ئازادی وتارەکانی مامۆستا عەبدوڕەحمانی زۆر تەئسیری بەسەرمانەوە هەبوو چەند ساڵ بوو مامۆستا عەبدوڕەحمانی ئازادیە من 10 ساڵ هەموو شوێ ئەو مزگەفتەم کردووە و جێم لە خوتبەکانی گرتووە و وتارەکان تەزیل کراوە و هەموو مەسەلەن بڵاو دەکردەوە و جێما لێ گرت و یعنی دەتوانین برێن ئەمە قوتابی مامۆستا عەبدوڕەحمانی بووین بە دەرەجە یەک ینی خەڵکێکی زۆریش پیاوێکی مامۆستا شەیخێکی زۆر بەڕێز بوو خوێندەوارێکی زۆر بە قووەتی هەبوو ئەنجا کاک محەممەد باسی کرد ساڵی 76 سەرەتا باس کرد ئەمەی توێڵی سەرەتای ساڵی چەند بوون ئەمانە لە پاش ئەم درم لە نانی لە 1970 لەوانە من ئەڵێم 10 ساڵ ینی تا ئەو کاتی دەرچووم لە 76 تا 86 من لەو مزگەوتە نزیک بووم و ینی لەو دورە بنم خەڵکێکی زۆر هاتووی لێ کردو ئەنجا ڕابیتە یا ئەمە دەرێن ڕابطەی عولەما فی کوردستان عێراق من بیرم بێ ناوەکەی بەو شێوە یعنی بە عەرەبیەکەی بوو ئەنجا تەنزیمێکی قاچاق بوو لە هەولێر خۆ باشکرا نەبوو ئیتر ئەو تەنزیمێش هەموو خەڵکیان
نەبوو هەموو خەلیک ئاگای لە هەموو لایەکی بیتن هەر یەکە مەسەن ئاگای لە بەشێک بوو ئێمە لە منتیقەی مزگەوتی ئازادی بووین زیاتر ئاگەمە لە مامۆستا عومەری بوو مەلا قادری برایەتی بوو مەلا سەلمان بوو ئەوانە بوون لە ساڵی 85ەوە ئەو دەنگۆیەمان جێ لێ بوو کە ئەو ڕابطەیە لە مابینی سلێمانی و لە مابینی هەولێروا دروست بوو و ئەو دەنگ و باسی جیهاد و توێن ئەوانە مەجموعە مەلایەکن و هەم جیهادەکەن و هەم کوردایەتی ئەەکەن و شتێکی زۆر باشە و ئێمەش خۆشحاڵ بوون یاری ئەومان دەویست ئینجا لە ڕێیوانەوە ینی من ئەو ڕابطەیەم ناسی ئەوەی کە یەکەم جار بزوتنەوەی پەیوەندیە و عەرەبیەکە لە ڕابطە ناسانی بە بەڕێزەی لە شاری هەولێرا کێ بوو مامۆستا عومەر بوو مامۆستا عومەر ئێستا لە خەڵکی شاری هەولێر بەلێ بەلێ هەروەکو کاک محەممەد چۆن مفاتەحەی ئەمانیان کردو و دوای چوونەتە ئێران مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و جەماعەتیان بینی و دواتر گەڕاونەتەوە وانە بەڵێ مامۆستای هەممان یعنی ئێوە لە ڕێگەی مامۆستا عومەر یعنی داعیەکی دیاری ئەو کاتان بەلێ ئەو کاتێک بەڵام ئەوەی کە معلومات هەیە وەزانیاری هەیە لە لای من و لە نووسراوەکانەتیاتی لە شاری هەولێر کەسایەتێکی ترە بوو بە ناوی مامۆستا محەممەدی کونەفلووسەیی لە ناوی بەشێک لە بۆچوونی ئەوانەی کە ئاگایان لە دروستبوونی ڕابطەشەیە قسە لەسەرەوەکەن کە ئەم پیاوەیە یەکێکە لە دامەزیێنەرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش ئایا ئێوە ئەو کاتانە مامۆسای کونەفلووسەییتان ئەناسی ناویتان بیسو یا خودوەکو خۆدوتت ئێوە ئاگاتان لە تەنزیمی سەرە و خوارەوە نەبوو لەبەرەوەی شێوازی کارکردنەکەتان جۆرێک لە ئاشکرابوونی تیا دروست نەبێت بەلێ وەکووتم ینی تەنزیمەکە هەمووی لە هەمووی یەکترێ ناسی من دەمزانی مەسەن ئەو پیاوە فکرەی جیهادی هەیە و فکرەیەکە باسی حکمی ئیسلامی ئەکات و ئەم جۆرەشتانە ئیتر جارێکیان سەردانمان کرد سێ برای گەنج بووین باسی سەمعوتەعای ئەمیری ئەکرد کە دەبێت سەمعوتەعات چۆن بێتن هەتا بەبیرم دێ گوتی تۆ ئەگەر لە ژوورێکابی دیوارەکەت لە پێشبی دیوارێکی بەرزبی 3-4 مەتر بیتن ئەمیرەکە برێ بڕۆ بەسەرکەوە نابی برەی نە کە دەزای ناتوانانی گوتی هەڵبستا بڕۆ لە دیوارەکە خۆت هەڵواسە خڕەخڕ بکە یعنی ئەمە دەرن بە دژمنەکان دوای کە نەتوانی بگەڕێەوە برێ قوربان ناکرێتن یعنی منزوری لە مامۆسای کونەفلووسەیی بەلێ بەلێ ساڵی چەند بوو کاک مەلایەن وەڵڵا لەوەی 85 بفکرد دەکەم ئەوانە بەلێ یعنی داعیە بوو لە ناو شاری هەولێر بەلێ هەرێ وەڵڵا بەڵام ئێوە هاوکات نەشتانەزانی ئەم پیاوە پەیوەندی و عەلاقەی بە بزوتنەوەی پەیوەندیوە نەوەڵڵا من نەمەزانی بەڵێ بەلێ دوایی کە مامۆستا عومەر باسی بزوتنەوەی پەیوەندی لای تۆ کرد چیت کرد و ئایا یەکسەر ڕاستەوخۆ بڕیارەدا ئەم حرەکەیە بەیعەتت پێدان شێوازی بەیعەتدان نازانم ئەو کاتانە شێوازی بەیعەتیان بەیعەتت پێدان و چوتە ناویانەوە یا بیرت کردەوە هەواڵت زانی بوو پێشتر ئەم حرەکەیە چۆنە ئینجا پەیوەندی پێوە کرد نا ئێمە چاوەڕان بووین لەسەر قسەی مامۆستا عومەری ینی گوتی ڕۆژێک دادێتن ئامادەکاری بتن من ئەو کاتەی لە کوران دوکانێکم هەبوو سەر بەخۆ خەیات بووم بە ناوی خەیاتت سدیق بوو ئیتر آخر جاری گوتی بێ دوکانەکەت داخەی و شتەکان بفرشتەوە گوتم باشە ئیتر گوتی بەڕێتان دەکەین بۆ سلێمانی تەبەن ئەو کاتەی لەگەر مەلا سەلمان و مەلا قادری ئەم دووە من و کاک حاجی ڕزگار بووین لە هەولێر بڕێکەتین ئەو تاریخەم بیر بێتەوە لە 6/6/86 مامۆستا عومەر بەڕێکردن بۆ سلێمانی هەر یەک تەنزیم بوون مامۆستا عومەر و مەلا قادر و مەلا سەلمان یەک ئەوە بوون ینی بەڵام کەی بەڕێکردن بۆ سلێمانی مەلا قادر و مەلا سەلمان ئەوان بەڕێیان کردن بەڵام مامۆستا عومەر داوای کرد لەگەڵمان هاتن لەگەڵتان هات لەگەڵمان چاوساخ وەکو چاوساغ لەگەڵمان هاتن ئێمەیان تەسلیمی حاجی عەبدوڕەحمان کرد لە سلێمان عەبدوڕەحمانی سەرگەڵی بەلێ ببوورە بەر لەوەی بڕینەوە سلێمانی ئێوە ئەوانی کە لە هەولێرەوە ڕۆشن و ڕادستی حاجی عەبدوڕەحمانی سەرگەڵوی کران کێوشێون بەس خۆت بوویت من ئەوەندەی کە بیرم بێتێن دەرچوونی بۆ ئەو جیهادە و دەرچوونمان مەسەلەن بۆ ئیران کە لەوێ باڵ عەسکەرێکە ئەعلان کرابوو لەوێ هەموو کۆبینەوە هەموو لە مانجی 6 بوو ئیتر ئەوجا 6 ساڵی 6 ئیتر هەبوو مەسەلەن تۆزێک زیاتر بوو هەبوو تۆزێک درەنگتر بوو کە لە هەولێرەوە ڕۆیشتن کێو بوون من ئەوەندە خۆمەزانم نا من هەر لە خۆم و کاک حاجی ڕزگار پیاگادار بووم ئەو کاتر نازانم لە ئیعلامیشی لە ئیعلامیشی دەکرد پەیوەندی بەلێرەوە بەڵێ ئێوە چوونە ماڵی کاک حاجی عەبدوڕەحمان لەوێ مەلا قادر و مەلا سەلمان گەڕانەوە کاک حاجی عەبدوڕەحمان شەوێک لە ماینەوە بەیانی ئەمەی برد بۆ هەلەبجا بردین بۆ ماڵی کاک کامیلی حاجی عەلی ئیتر لەوێش شەوێک ماینەوە لە دواییدا دلیلێکیان بۆ پەیدا کردین ئێمەیان هێنا بۆ لای
خورمال و ئەحمەداوا و ناوەڕاستەی دوای لێ کاک مەلاجی هادی یەکمان گرتەوە خێزانە بچکۆلەکەی لەگەدا بوو ئیتر ئەو دەی لە پێشمان کەوت تا ئێمەی حدودی هەتا حدودی ئێران بەڵێ ئێوە چوونە ئێران لەوێ کێتان بینی چۆن تۆ ڕابیتەکانە دۆزیەوە دوایی دێمەوەلات با بچمە لای کاک محەممەد جوزام کاک محەممەد تۆ ئەو کاتانە وەکو مامۆستا فەرمی لە ڕێگەی مامۆستا عەبدولقادری برایەتی مامۆستا سەلمانەوە ڕۆشتۆڕ دەستی حاجی شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵووی کراوە ئەی بەڕێز چۆن ڕۆشتی لە هەولێرەوە ئایا تۆ شەرۆک و ئەم بۆ وەژبەیەکی ئاوا و یا تۆ چوویتە کوێ لە کێوە ئێوە ڕۆشن ئێرەتان بەجێهێشت بڵێ ئێمە بڵێن تقریبا ئەو هاالە 27 پێنجی 86 لە هەولێر بەڕێکەتین لە مامۆستا عەبدولقادر بڵێن بە سارەی مامۆستا عەبدولقادری چوینە سارەکەی خۆی بوو چوینە ئەمەی بردە سلەیمانی بەتەنێ مامۆستا عەبدولقادرمان لەگەڵ هات بڵێن هەر یەک نەفەر ئەمەش 3 نەفەر بووین لەگەڵی کاک شێخ ستار و کاک پیرداود و من یعنی بڵێن ئەو سێمان چوینە ئەمەی بردە ماڵی کاک شێخ عەبدوڕەحمانی حاج شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵووی بڵێن بەڕەحمەت بێ بەڕاستی زۆر خزمەتی کردین پیاوێکی بەڕێز بوو تقریبا 4-5 ڕۆژ ئێمە بەس لەوێ ماینەوە لەوێ ئەو برانەی تەنزیمی سلەیمانی دوو نامەیان بۆ هێناین ئەو کاتی بڵێن ئەمە لەبەرەوەی لە خەتی خەڵات چوارانەوە چوینە سەفرە و زەرون و منتخی کارێزە و بڵێن ئێوەیان بەرەو هەڵامجێ نەبلێ خۆرماڵەوە ئێران ئەمە کاگڕەوف هات شوێ دەکردین بڵێن کاگڕەوف بەس ئەو کاک سەلاحی لەگەڵ سلێمانی بەڵێ کاگڕەوف هەتە خەڵات چواران لەگەڵمان هات لەوێ گەڕاوە بەس کاک سەلاحی لەگەڵ ناردین ئەو هەتا ئێران لەگەڵمان کاک سەلاح وەڵای هەر کاک سەلاحەچیان پێدەبوو کوڕەکی گەنج بوو نازانم بڵێن جا بڵێن ئەمەیان گەیاندا حدود لەبەرەوەی ئەو کاتی بوو ئەوەی لە ئەو دەسەڵاتی یەکێتی لەو منتخەی سەفرە و زەرو نەبوو بۆ ئەوی لەوێ دەرچین نامەچ کۆمەڵەیان بۆ هێناین بۆ نامەچ خەباتی ئیسلامیان بۆ هێناین لەگەر نامەچ کۆمەڵی بوو بڵێن بۆ ئەوەی کە گوتیان ئەو نامانەتان پێ بێ بڵێن خۆمان کرد بۆ ئێرانی بەڕاستی ینی بڵێنەوە هەتا گەیشتینە گوندی ئاشکان و لەوێژ خۆمان ئەوجارە هەر ئەو کوڕە شارەزا بۆ کاک سەلاحە پێشمە دیارە بۆز بە خەڵکی تری سلەیمانی بردووە دەرێ ئەمە چوین لە سەردەشت کاک ئەبوهودا لە عیلاقات بوو بڵێن ئەو پێشوازی کاک ئەبوهودا لە ڕاوەستان مامۆستا ئەمین لە ئێران تۆ چوتە کوێ چوتە مەریوان یەکسەر ئێمە کە دابەزین چون بە مەریوان لەوێ مقڕی لێ بوو پەیوەندی بزنەکەنی لێ بوو کاک شەید عەلی سیوەی لێ بەرپرسی هێزەکە بوو ئێمە لە وەکو پێشمەرگەیەک هێزی خالید بوو بزانم بەڵێ یعنی ئەوەندەی بیرم ما هێزی خالید بوو لێ پێشوازان لێکردین و هەتا من گوێم لە کاک عەلی بگوتی وەڵڵاهی ئەلحەمدوللا برانی هەولێریش هاتوون یان دیار بوو لەو خەتا یعنی ئێمە لە خەتی مەریوان یەکەم کەس بن کە برین پەیوەندیمان بە پەیوەندی ئیسلامی کرد بۆ لە خەتەکانی تری سنووری ئێران و بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور خەڵکی تر لە هەولێر پەیوەندی کرد و بەر لە ئێوەیە کە وەک خۆتەڵی وتی الحەمدوللا برایانی هەولێران ئێوە یەکەم وەجبەی هەولێر بوو نا من قەناعەتمان ئێمە لەو خەتە یەکەم بووین لە خەتەکان کاک حاجی محەممەد وان واڵێتن ئەرە پێش ئێمە مەسەن ئەوان داخل ئێران بوون و چون بۆ ئەوەندەکە نەتانەزانین ناوەڵڵا کێت بینی لە قیاداتی سیاسی بزوتنەوەی پەیوەندی لەوێ کاتە مامۆستا ماسمەحموودی ئازادی مەجموع مامۆستایەتر بوون مامۆستا معەلی بیارە بوون مەجموع ڕەحمەتی خوایان لێ بیتن ئیتر لە بیرم نەماون یعنی مەجموع مامۆستایەک بوون یعنی کە ئەمەیان بە بردە مەقەڕی پەیوەندیەکە لە مەریوان پێشمەرگەر لەوێ داخڵوی وەرگیرە یاخود پلەی حیزبیت وەرگرت عەسکەریت وەرگرت ناوەڵە کاتێک پێشمەرگەشی سادە بوون یعنی پێشمەرگە بوون ئەرەوەڵ کاک محەممەد تۆ کێت بینی لەوێ بەڵێ من لە سەردەشت کاکە بوودا ئیجازەی ناو ئێرانی بۆ کردین بڵێن چوینە سنەی ئەو مامۆستا شێخ محەممەد و مامۆستا بەکر و بڵێن مامۆستا عەلی بیارە ئەو مامۆستانەمان بینی کاک حەمزە هەبوو لەوێ زاوای کاک حەمزە هەورامیە خەڵکی وەبزان بیارە و توێڵە و منتخەیە لەوێ ئەو تەحقیقاتێکی لێکردین مامۆستا عەلی بیارە بەڵێ بەڵێ ئێستا لە سلەیمانی دادەنیشێ هەندێک نەخۆشە خوای گەورە شفای بۆ بنێری ئەو لەوێ تاقاتەشی لێکردین کە لە ڕێی چێوە هاتین و بڵێن کە زانیان وەکو تاقیقی ینی بڵێن بۆ بزان تاکیدکەنەوە لە ڕێی تەنزیم هاتوینیانە معلومات شتیان لێوەتین دوسێ شەو ئەو مامۆستایانە خزمەتیان کردین زۆر دڵمان خۆش بوو بڵێن کە ئەو مامۆستا ئەو زانە بەڕێزانەمان بینی لەوێ مامۆستا عەلی بیارە لەگەڵمان هات لە دەستدەی چەکی داینێ هەر بەیعەتیشمان بەودا هەرچەندە ئەو شەخسی دووەم بوو بڵێن ئەو کاتی دوای مامۆستا شێخ محەممەدی
چەکی داینێ و گەڕاینەوە سەردەشتی لە سەردەشت چین بارەگامان لە بێتوش دانا یەکەم جار لە بێتوش بەڵام بە شێوەیەکی کاتی چۆن کاتی بێتوش دوای لا نەبرا چەند مانگێک لەوێ بووین دوای چوینە بێژوێ تقریبا نازانم 4 مانگ و بێتوش ئێوە بارەگا هەر کە لەوێن دەربووین ئەمە بەردەوام مەفرەزەمان دەڕۆیژ یعنی لەگەر کاک حاجی سەعید و کاک عەبدولحەکیم ماوانە خەلش سلەیمانی بڵێن مامۆستا ئەبوبەکر خۆی کە ئامیری هێز بوو بڵێن ئەو برانەی تر یعنی لەبیر منەوە کاک عەبدولمەجید و کۆمەڵە خەڵکێک مەفرەزەمان دەچوو لەوە منتیخەی دەوروبەری گومە و منتیخەی شارباژێر و ئەو سەر ئاوی بەر لە ئێوە لە بۆسکان و برالەش بارەگای هەبوو پەیوەندی بڵێ بڵێ ئێوە چوون ئەو کاتە تۆ شەرۆک و ئەم نەچوو مەدەرێ بارەگای بۆسکان هەبوو بارەگای بۆسکان هەبوو دواتر چووە برالەش بەشێکی هێزی خالی ئەخەوە دوایی بوو بەس بیدایەت کە بارەگا لە بۆسکان هەبوو ئەمە دوای ئەوەی بڵێن وەکو باسم کرد چەند مانگێک لە بێتوش مەقەرمان لەوێن دەربوو بڵێن ئەوها چەند مەفرەزەکمان دەرکرد و بڵێن ئەوە دەردەچوین دوای هاتینەوە مەقڕیان وایان بە بارزانین لەبەرەوەی بێژوێ زیاتر لە حدود نزیکە ئەو کاتی بڵێن هەر لە بێتوش بووین ئەو شەڕی خەیوان ماوەت و ئەوە یەکێتی بوو بڵێن ئەو کاتی لەبەر چام ماموو یعنی شەوان ئاگری شەڕشتەکەی تۆش هەروەکو ئەو مامۆستا ئەمین باسکرێت وەکو پێشمەرگەیەک بەشداریت کریا ئەمن لە بێژوێ سیاسی یا سەربازی ئەمە تەنزیم من یەکەم جار وەکو پێشمەرگەوە ژیان بەس یەکسەر لە بێژوێ ئەمیان کردە ئامیر کرد یعنی بڵێن ئامیر کرد بوو لە ئێران دوای ببوورە یەک پرسیارەکەم دوای وەڵام بەردەوە لە ئێران بەر لەوەی کە یعنی ئێوە زەمانەتێکی چیتان پێبوو بۆ ئەوی کە لەوێ سیقە بە ئێوە بکەن کە ئێوە لە کوردستانە بە جۆرە لە جۆرەکان داعوە و پەروەردە کراون و ناردوون نێراون بۆ ناو حرەکەیە ئایا نامەتان پێبوو نووسرا و چیتان پێبوو چ پشگیریەکتان هەبوو نا ئێمە هیچ نامەیەکمان پێ نەبوو بەس یعنی کە وەکو باسم کرد کاک هەمزە ئەو تاخات و لێپرسینەوەی لەگەڵ کردین هەمووی نووسیەوە بڵێن گوتمان ئێمە سەر بە مامۆستا عومەرین لە هەولێر ئەو ئەمەی ڕەوان کردووە لە ڕایەڵی نێوان مامۆستا باسی تەنزیمەکان ڕایەڵی هەولێر و ئێران هەبوو بەڵێ بەس هیچ نامە و شتێک نەبوو بەس ئێمە کە چوین دوسێ نامەیان بۆ کردبووین یعنی هەر لە ڕێی تەنزیمەوە کاک حاجی مادی بڵێن کاک حسەنی حەمە خاردووانە نامەیان بۆ کردبووین بڵێن یعنی بۆ ئەوەی لە ڕێگا بڵێن لە سنووری یەکێتی دەچین بەبێ مشکلە و لە سنووری ئێران وانە ئوسوڵە ئیداریە هەبوو وەکو ڕێخستەکانی بەڵێ ئەو هابوو پەیوەنی دواترە گەڕێ بەڵێ جا ئێمە لە ئەو کاتی لە بڵێن ئەو شوێنەی بوون چ پێ دەڵێن ئەو بێژوێ دوای ئەو دەورە کراوە دەورەیەکی زۆر گرنگ بوو بەڕاستی لە بۆسکان ئەمە ناومان بیست بوو بۆسکان ئەو کاک عەزیز و کاک عەلی سوێلی وانە بەڕەحمەت بێ هەموو داهاتن بڵێ بەڵێ دەورەی سەربازی و عەقیدەییش بوو یعنی دەورە بوو یعنی تقریبا ئەو کاتی هێزەکانی تاریخەکەی لەبەر نییە بێزاڵێت ناوەڵڵا بەس دوا پێ دەچی بە ژێرەی سەرماوشتەکەی مانجی 11 و ئەوها 12 و ئەوانە بێت چونچی باران و هەندێک سەرما ئەوە هەچیتانە خوێن لە دەورەکە وەڵا دەوردەکە ئەو مامۆستایانە بڵێن خۆی مامۆستا عەلی بیارە خۆی سەرپەرشتی دەورەکەی دەکرد کە بەرپرسی عەسکەری هەموو بزوتنەوەی پەیوەندی بوو جێگری ڕابەری گشتیش بوو کاک حاجی نەورەسی تەدریبی بەدەنی و ئەلعابی ئەوەی بڵێن بەدەنیەکەی پێدەکردین دەرسی عەقیدەییش یعنی ئەوها محاضەرات و ئەو شتانە بوو یعنی بڵێن بەس دەورەکە زیاتر سەربازی لە بێژوێەوە ڕۆشتن وەکو بۆت بەشداری بەڵێ دواتر تقریبا نەک ئێمە هەموو هێزەکانی بزوتنەوەی پەیوەندی بەشداریان کرد ئیلا عیلاقات و هەندێک شی مامۆستا شێخ لەتیف کە ڕابەری گشتی بوو ئەویش بەشدار بوو ئەو ئێستا بەبیرم هاتەوە هەموو مامۆستایان بەشداری ئەو دەورەیان کرد بەڵێ ئێوە تەمان وەکو هەولێریەکان وەک مامۆستا باس کردم ئەم لە مەریوان بووە جەناب چوویتە سەر دەشتوانە ئەو کاتانە لای کاک ئەبوو هودایانی ئێوەش تەوزیع بوون هەمووتان لە شوێنێکی دیاریکراوە نەبوون ئێمە ئەو جەماعەتە پێکەوە بین کەچین بەس ئەو برانەی هەولێر کە هاتنم دوای لە سنەی ئەوانم بینی تۆ بەر لە مامۆستا ئەمین ڕۆشتە بە چەند ڕۆژێک ینی وەکو باسمان کرد ئەوها ئێمە لە دوای شەش دوای ئەوەی کە تاخم لەو برانە کرد دوی شەش بوو ئەمە کە گەیشتینە ئێران یان گەیشتینە سنەی بەڵێ مامۆستا ئەمین ئێوە تاکەی لە مەریوان مانەوە و دوای بەرەو کێ ڕۆشن ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سەڵاو مامۆستا ئەمین بەر لە ناوبڕەکە پرسیاریەوەم کرد ئێوە تاکەی لە مەریوان مانەوە شتێکم بیرکەوتەوە گوتت ئێوە کە لە
هەڵە بجە بەڕێکەوتن بۆ ئێران شتێکتان پێ بوو بڵێ ئێمە کاملی حاجی عەلی مەجموعەیەک عەدەم تەعەڕوزی پێ بوو کە ئەو عەدەم تەعەڕوزانە لەلایەن مامۆستا بەرزەنجیەوە لە ئێران دروست کرا بوو لەوێن دەرێکا پشتگیری بوو ینی بۆ خەڵکێک کە دێتە ئەمدی و شتێکی پێ بیتینێنی کە بزان ئەوە ئەندامی ئەو بزوتنەوەی پەیوەندیە ینی لەوێ ئەوان بەدەستەوە هەبوو کە برێن وەکو پشتگیرێک لێ پێیان ناساندین تێنەوە جەماعەتی ئێوەن ئیتر هەندێک تەحقیقات و شتیان لێکردین کە مطمئین بوون ئێمە جەماعەتی ئەوانین ئیتر چوین بۆ مقەڕەکە من ماوەی تقریباً 2 مانگ لە مەریوان مامەوە دوایی ئێمە چکە لەبەر ئەوەی هەر هەموو هیوات شتێکمان ما بۆ منتقی خۆمان هەولێر و لای پیران شەهر و ئەو منتقەیە مەبەستمان بوو لەبەر ئەوەی ئێمە خەڵکی ئەو ناوەڕاستی بوون هەر مەستمان بگەڕێینەوە لە مەریوان ڕۆیشت چوین بۆ سنە لەوێن دەرێکە بەیعەتم بە شێخ محەممەد بەرزەنجی کرد چەند بوو ئەگەر بە تەحدیدی ساڵی 86 بووەوە تقریبا بڵێم مانجی لەوانەی 8 بیتن ینی فکر دەکەم هەموو لێ مابیتەوە دوایەوە بەیعەتێک کرد ئارەوەڵڵ شێخ لەوێ نەبووە شتە لە مەریوان نەبوو منجا ئەو کاتەی پێش بەرگێشی بەسیط بووم لە مەریوان ئەو کاتە بەیعەتم هێشتا نەدابوو بەیعەتەکە چۆن بوو کردان وەڵڵا ئیتر لەبیرم نەماوە کاتە ینی کابرا گوتی بەیعەتەکە دەست ناو دەستدانا ئیتر چەند وتەیەکت دەگوت کە من هاتوومە دەرەوە لە ڕێخوا ئینشاءڵڵا جیهاد دەکەم و خزمەتی ئەو میلەتە کوردە دەکەم و ئیتر شتێکی وا چەند کەلیمەیەک بوو ینی وە نێبرێن لە دوای ئەوە لێ من ئەو کاتێکە لەوێن دەری بووم کۆنگرەی دووەمی ڕابیتەیان بەست لەو کۆنگرەیە قەڕێکی علاقاتیمان هەبوو لە سەنەندەج من حضورم بوو لەو کۆنگرەیە شێخ محەممەد بەرزەنجی ڕەحمەتی خوای لێ بیتن بە شێوەیەکی متەواضعانە گوتی کاکە میشە وایەوە شواش گەورە بێتن من بۆ پەر خۆشحاڵیەوە دابەزم شێخ مامۆستا عەبدولەتیف بابەتە بەڕابەر ئیتر مەرگابرە مامۆستا عەبدولەتیفمانە بوو واژەیی هەبوو پێنجێنی هەبوو ئەجو واژەیەتی بەڕابەرە یانیەوە یعنی ئیتر لێن دەریبوون لە دوای ئەوە من گەڕامەوە بۆ منتیقەیەی نەغەدە و بۆ ئەو مقڕەی کە کاک محەممەد باسی کرد و ئیتر لەو دەورە عسکەریە بەشداریم کرد کاک محەممەد تازە خۆ باسی کرد من دوبارەی ناکەمەوە ئیتر دەورەی کاک محەممەد باسیەکە هەموو هێز و ئۆرگانەکانی پەیوەندی بەشداریان تیاەوە لێن دەریبوون عسکەریەکە منیش لێ بەشدار بووم دوای لەو کاتی کە مقڕمان لە بێژێ بوو مەفرەزیەکی ئێمە دابەزی بۆ خاچی عێراق 20 نەفرێک بوو لەوانەیە جێلی 20 ببیتن ئیتر لەوێن دەرێکە لێەوە دابەزی بەرەو کوێ هات کە داوازی و مەفرەزێ بەرەو گوندی دێگەڵ دابەزی ینی گوندەکە بە خۆی گوندی کاک علی سیوەیلی بە ڕەحمەتی خوای لێ بیتن کە بە خۆشی لە مەفرەزەیە شەهید بوو ئەنجا بەبرای خۆبرێم من بەشداریم کرد لەو مەفرەزەیە ینی ئەو ژمارەی ئەوانەتان بەشداریتان کرد هەردووکتان لەو دەورەی بۆسکانە نازان ژمارەی ئەو کەسانی بەشدار بوون چەند بوون زۆر بوون قەڵە باڵغ بوو نازانم زۆر بوو یان چەند بوو لە حدودی چەندێکا بوو وەڵڵی نازانم برم چەند ینی بەدەخی نازانین بەس دەوری 100 نەفرێک احتیمالە بوو زیاتر بووە هەمووی لە ئاسی کادیرا بوو هەموو خەڵکی تێدا بەڵێ بەڵێ دوای ئەوەیکی ئەو لە دەورەکە بەشداریتان کرد و کۆتایی هات بەڵێ تقریبا طبعا ئەزمونێکتان وەرگرت لە بواری هەم سەربازی هەم لە بواری تدریبی بەدەنی و ڕۆحی و ئەوانش زۆرمان وەرگرتیانی بە تایبەتی مەسەلەی ئەلغام ئیتر ئەمە شتێک بوو ئەچینە خوارەوە مەبەستەکە لە خوارەوە بوو ینی لە خوار و ئەلغامێکی زۆری حکومەتی بەعسی لێ بوو دەبایە شارەزایەکی باشت هەبیتن بۆ ئەوەی بەسەردا نەکەوی چکە ئەم دەشت و دەورەیە کە چیتە خوارەوە مەبەستمان کە بە مەفرەزەکان نەخوارەوە ینی ئەلغام ناسین و شێوازەکانی هەلگرتنەوە و یان خوا نەخواستەگەر بە پێتا بتەقێتەوە یا چی لەکەی و ئەمە شتێکی زۆر بەلامانەوە مهم بوو ینی دوای شارەزابوون لە چەکەکان ینی برێن ئەم چەکە چۆن بەکاردێنیەوە چۆن بەکاردێت چۆن بەکاردێنی ئیتر دەرسی عەقیدەیش بوو ئەم جۆرەشتانەوەی تر پەروەردەیی بوو ئەو نازناوەی تۆ لە چیەوە یاڕەن مەلا ئەمینی جیهاز ئەو جیهازە ئەو کاتە وەرگرت و یا دوایەوە بەخۆی شتێکم باس کرد وتم ئەو کاتێ ئێمە کۆمەڵە گەنجێنگ بووین لە شاری هەولێر یعنی ڕوحیەتی جیهادی مەهرە دڵدا بوو هەلە دڵماندا بوو ئەنجا ئەو کاتێک کە من لە ئەعدادەی بووم مرکزێک هەبوو لای ماڵی ئێمە
مرکز الرعاية علمية قسم بو حكومات خلشي بخوراي فێرشتانە کرد قسمێکی هەبوو بەناوی قسمی ئەلکترۆنیات من بەشداریم لەو قسمە کرد بۆ ماوەی 2 ساڵ یعنی شارەزایەکی باشم پیدا کرد لەسەر ناسینی پارچەکانی رادیۆ و تەلەڤیزۆن و مەسەن ئێرسالی بچکۆلە و بولبول و ئەم جۆرەشتانە ینی ئەوەلیاتێکی چاکم پیدا کرد و کە دەمانتوانین ئیزاعی بچکۆلە ئەوانە دروست بکەین ینی قسەی خۆمان بیتن لە دواییدا کە برێن چوینە دەرەوە و دەستمان بە جیهاد کرد ئیتر بۆ ناو حرەکەت ئەرێ وەڵڵا ینی کە برێن مەسەن چەند جیهازێکمان دەستکەوت و پەیدامان کرد و هەندێکیان ئەوانەی عێراقی بن هەندێکیان ئەوانەی لە ئێرانەوە پێیاندا بووین ئیتر لەبەر ئەوەی من شارەزای زیاتر هەبوو ئۆتۆماتیکیان مەلائمین بوو مەلائمینی جیهاز بەڵێ باش سەرکەوتوبی کاک محەممەد دوای دەورەکەش تۆ بەرەو چۆ ڕۆشتی ئێوە چیتان کرد طبعا ئەوانەی کە معلوماتە لای ئێمە کۆمەڵێک هێزی دیاریکراوی هەبوو بەزوتنەوەی پەیوەندی یەکێک لەو هێزانە کە هێزی شافعی بووە لە سنووری پارێزگای هەولێر و ئەم دەڤەرا بووە هێزی شافعی بوو خالید بوو فاڕۆق بوو سەلاحەدین بوو بەڵام هێزی شافعی سنووری هەولێر بوو ئایا ئێوە دوای دەورەکە تۆ چیت ئێوە چوونە ناو ئەو هێزانە یا چوونە ناو ناوەندی بڕیاری سیاسی وانە بەشداریتان لە ناوم حرەکەیان ئێمە بڵین دوای ئەوەی کە لە دەورەکە گەڕاینەوە ئێمە وەکو باسم کرد بارەگەمان هەر لە بێژوێ بوو دیارە ئەو مامۆستایانەی خۆمان بڵین بەڕاستی خەڵکی زانا و حەچیم و شارەزا بوون حکمەتیان زۆر بوو لە ئیش بڵین هەڵبژاردەی مامۆستایانی کوردستان بوون بەڕاستی ئەو مامۆستانە ناودار بوون لە کوردستان و لە دەرەوەی کوردستانیش گوتیان کاکە ناکرێت ئێمە مەفرەزەمان بستە خوارەوە و بەبێ ئیتیفاق لەگەڵ ئەو لایەنە سەرچیەکانی کوردستان لەگەڵ حزبە سەرچیەکانی کوردستان وام بە باشزانی کە وەفد بنێردرێ ئەو کاتی سێ لایەن لە گۆڕەپانی ساحی کوردستان بوون بڵێن یەکێتی بە دەرەجەیەک دوای پارتی و سۆشیالیز بڵێن ئەمن ئەوەی بۆ ڕاژان کە بۆ لای بڵێن پارتی چوبوون هەندێک مامۆستا بڵێن مامۆستا محەممەد ئەوها کۆمەڵە مامۆستایەک و بۆ لای سۆشیالیستیش چوبوون بەس بۆ ئەوەی ئێمە لەسەر حدودی شارباژێر بووین بۆ ئەوەی لا یەکێتی ئەم وەکو پێشمەرگەیەک بڵێن لەگەڵ هەفتەش پێشمەرگە بووین لە خزمەت ئەو سێ مامۆستای چوین مامۆستا عەلی بیارە و مامۆستا محەممەدی ئازادی و مامۆستا عەبدوڵای جیهاد مامۆستا ئێوە بۆ کۆبوونەوەکەی مامجەلال بەڵێ بەڵێ مامجەلال و فواد معسووم هەرچەندە مامۆستا عەبدوڵاش حەز دەکەم وەکو خۆشی یەک دوو موقفی ئەو مامۆستانە باسکەم مامۆستا عەبدوڵاش لە بەرنامەکەی جەنابەت بەرنامەی پێشوو هەر باسی کرد لە ڕێگا ئێمە بڵێن کە چوین لە سەر حدود بڵێن کاک سامان گەرمیانی نامەی نووسی کە لە منتخەی یەکێتی ئەوە بدن بۆ لای یەکێتی دێن ڕێزمان لێ بگیرێ و بڵێن ئاگاداری کردنەوە ئەو جیهاز و شتیشی پێ بوو نامەشی نووسی جا کە چوین بۆ مامجەلال ئەو کاتی لە یاخسەمەر بوو کاک نوێشەروان لە سەرگەڕووی بوو ئێمە بڵێن چوین بۆ یاخسەمەر تامان کە یەکەم جار وەفدەکە چوێ ئەمە وەفدەکە ئەو سێ مامۆستا بوون بەس ئێمەش وەکو حیمایەی وەفدەکەی یعنی لەگەڵ ئەو مامۆستانە بووین کە لای جەلالی دانیشتین بڵێن مامۆستا عەلی بیارە بەڕاستی حەزەکەم یعنی ئیشارە بەناوی بکەم چونکی مامۆستایەکی زۆر عالیم بوو زۆر بەغیرەت بوو زۆر جەری ئیش بوو یعنی لە دڵسۆزیش ئەمن یعنی بەڕاستی کەمیۆنە بوو یعنی بڵێن ئەوها بە چەند مانگ لەناو پێشمەرگەی دەماوە ماڕی لەوێن دەربوو نەدەچوە سەردانی ماڕ و مناڵشتی خۆی بکاتن بڵێن جا لەوێن دەر پازدار ئەو کاتی یەکێتی پازداری دەبێت دەخوارێ بڵێن ئەوها بە سەدان پازدار عملیاتی چالاکی مشتەرەکیان دەکرد پێکەوە دیار بوو لە ڕێگا لە مەخڕی دیموکرات لە گەورەدەیە گەڕەدێ ئەو گوندانە لە منتخەی دۆڵی ئەو جافاتی لە چۆخماخۆوانە لە مەخڕی دیموکرات دیتمان یعنی 200 پازدار دەبوو یعنی بڵێن هەندێک پێشمەرگەی چێتان لەگەر بوو لەوێ ئاویان دەخواردەوە لەکانەکەی مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیل و مەرگ بەر ئێران ئەوانیان دەکرد بەر عێراقیشان دەکرد زۆرمان پێسێر بوو ئەوجا مامجەلال کە بڵێن مامۆستا عەلی کە دانیشتین ئەوها گوتی مامجەلال ئەوە شتێکی سیرمان دێت گوتیستان دیت گوتی وەڵی پازدارمان دیت لەناو مەقڕی حزبی دیموکراتی ئێران گوتی کاکە لەو دۆڵی ئێمەوەمان لێ کردووە گورگ و مەڕ دەبێ پێکەوە ئەوجا دوای ئەوە مامۆستا عەلی ئەم ئاگام لێ بوو گوتی مام جەلال بەڕاستی ئەنگۆ لە مفۆزاتەکەی 1940 لە هەڵەبجەی یعنی مەسیرە و شتان دەکرد وەکو ئەوها ڕێپەیوان و شتیوە شیعاری حزبەکی کوردی کە لەناو ملەتێکی مسلمانە ناکرێ بڵێ ئێمە نەوەی مارکسین لە سێدارە ناترسین و بڵێن ئەو شتانیان دیارە گوتو لە هەڵەبجە بڵێ هەڵەبجە نەدیتوو تەمان کاتی بڵێن بەس دیار بووم ئەو بە مامجەلالی گوت مامجەلالیش گوتی کاکە ئەوە خەتای ئەو جەماعەتی ئاشن
لەگەر مەبەستی مەلا بەختیاروان بوو ئاڵای شۆ ئەجەمە سێ چوار شەو لێمانەوە ئیتفاقەکە لەگەڵ یەکێتی کرا ئەو کاتی کاگمەلا بەختیاری ئێستاش لە سزنی چاپخانەی پێ دەڵێن بە سزنی دیتم ینی حرب ئێرەیان دروست کرد بۆ کومەرزە دەرگەیشی ئاسنی تێدا بوو مەلا بەختیاریش لەوێ سزم بوو جا گەڕاینەوە ئەو دوای ئەوە بڵێن ئەوەی کاگمەلا ئەمین تازە باسی کرد بڵێن مفرەزەک لەوێ چوو دوای مەفرەزەکی ترمان کرد احتمال ئەو لە یادی نەبێتنەوە بزانم دوای ئەو یان پێش ئەو مەفرەزەی کاگمەلا ئەمینوان بوو ئەویش لەگەڵ بوو بزانم چوینە منطقەی سەرگەت تقریبا تدریبەکمان کرد پێشتر دیسان لە مەریوان لە منطقەی دەزلی مەریوان یعنی ماوەی چەند شەوە پشتی سەرگەت سەر کانیەکانی پێڵن کانی هانەنەوە چوینە ئەو کانیە و ئەشکە و توشتی کچکەی لێ بوو تقریبا 2 شەو لەوێن دەرماینەوە بە تەمای چاڵای چێکی بوون لە ماسکەرەی سی سادق ئەوزە لەوێ خەریتیان بۆ کردین چۆن لێ دەدرێت چێن دەرەوە چۆنە بەس 2 شەو بڵێن ئەوها بەرامبەر هەڵبجێ بوون هەڵبجە و کاشی کیمیاویە بەڵێ هەر زمانی پەیوەندیە بەس 2 ڕۆژ باران باری بەڕاستی ئەو شارە زوور شتە هەمووی بۆ قڕ ئەوە نەکرایانی باران نەخشەکە تێک و گەڕاینەوە بڵێن بۆ بارەکانی خۆمان بۆ ینی ئەو کاتێەوە لە پشتی سەرگەتیش بارەگاتان نەبوو وەکو بارەگا نازان وڵی نەمزانانی هێزی سەلاحی پەیوەندی لەوێن دەرنەفەر وشتیان احتیمالە مەفرەزە شتە بەس من بارەگا وڵای لە یادم نییە بەس ئێمە 2 شەو لەوێن دەرماینەوە هەتا ینی بێجێگا بووین ئەو لای لۆنە شەفافە سپێکانمان بە خۆدادا ئەوها باران بەسەرماندا دەباری و دوای گەڕاینەوە ئەو دی بەڵێ کاکمە لە ئەمین ئەوەی کە زانیاریە لای ئێمە و کاتانە هێزی شافعی کە جەنابیشی باست کرد ئەو کاتانەی کە تۆ چتە سنەوە ئەوانە و دواتر پێشمەرگەکانی ئێوە یا سنووری ئەم منتیقەیە هێزی شافعیان و کاتە ماوەسابوو بەکری سدیقی ئامری هێز بوو تاکەی ئەو ئامری هێز بوو و دوای ئەوەی کە ئەو تۆ بەرپرسایەتی هێزەکە دووەرگرتووەوە چۆن بەخۆی شتێک هەبوو ئێمە وەکو باڵێکی ئەسکەری ئەم بزنەوەی پەیوەندیە لە دیوی ئێران بووین خەڵک هەر دەهات و پەیوەندی پێوە دەکردین هەموو هیوا و ئاەتێکمان وابوو کە بچینە خوارەوە و ئیتر مەقەردا بنین بەڕسمی ینی برێن ئەو جارە لەوێ داینێن و نەگەڕینەوە ئێران وا بەڕێماندا بوو ینی برێن تێر کۆنگرەی سێ هەم کە بەسترا لە نەغەدا تقریبا لە ژێر زەختی ئەم خەڵکەیە و ئەو مەبەستا زیاتر ئەوە بوو ئیتر ئەوەندی من بیرم دێ ئەعلان کرا بڕیاراندا گوتێن کاکە ئەو کەسانە خۆیان هەڵبژێرن بۆ بەرپرسیارەتی کە ئامادەیان تێدایە بچنە خوارەوە چکەم بەزمع گرامانە بە خێزاندار بوون هەندێکیان هەبوون مەسەلەن بەرپرسیارەتی عسکەری بەڵێ کە بچنە خوارەوە ئیتر لەم کۆنگرەیە بڕیاردرا 2 هێز بچێتە خوارەوە هێزێکیان لە منتیقەی هەولێر ئەویتریان لە منتیقەی لای سلێمانی و ئەو لای بۆرە بە تەحدیدی تاریخەکەی نازای کەی بوو مانگی چەند بوو ساڵی چەند ئەمە سیویەکەی 3 بووە بزانم سیویەکی 3 بەڵێ ئەوزەم تاریخە بینە لە کتێبەکان تەمەشام کردووە ئەو تاریخە وە ئیتر لەوێندرێکە ئەوەی لای شار باشێر سنهور دەکارێکە لای مامۆستا ڕازی بە ڕەحمەتی خوای لێی بۆ خۆیان ئەوە بەبیرم دێ قسەیەکی کرد گوتی کاکە کەس بە دوای منەوە نەڕوە هەتا ئەو مندیرە لە خوێندا نەبینن یعنی مەسەلە کاتی بینە قسە عوامەکە یعنی ئەو زۆرشتانەوە بوو ئیتر بە پێشکەوتن لە بۆ منتیقەی بەعس ینی منتیقەیە کە برێن هەموو ئەلغام و هەموو ڕەبیە و هەموو ئەو زۆرشتانە بوو ینی زۆر منتیقەیەکی ینی برێن جورئەتەک و غیرەتەکی دەویست اینجا لەو کۆنگرەیە چۆن برێ لە پێشە منیش داوایان زۆر لە برایان کرد وەرم بنە ئامەری هێز من بیرم دێ داوایان کاک مەلاوریای کرد کە بتە ئامەری هێز کوتی من مەلاویای هەولێر بەێ خاتێ بەێ داوایان لە کاک محەممەد هەولێری گوتیان وەرە ببێ وتی قبولی نەکرد پیاگادار بووم لە پاشەی مەزمع برایەک لە هەولێر مابوون ینی تەمەنیان لە من گچکەتر بوونیان بەو زۆرە ناسرااو نەبوون تەکلیفێت لە من کرد منیش وانەرم برم شانی وا و باڵی وا بۆ ئامری هێزاتی بەڵا وتم هەردەی بەمە خوارەوە ئیتر بڕیارمدا وەریگرم هێزەکەی بەمە خوارەوە کاتە خۆی بارەگەی هێزەکە لە چۆ بوو بەر لەوەی تۆ وەریگری بێژوێ بوو لە بێژوێ بوو کاک محەممەد باسی کرد دوایی لە بێژوە کە تۆ وەرەدیت هێناتە خوارەوە بۆ کوێ مەلەکان هێناتە خوارەوە بۆ مەلەکان ئەمێ پرسیارێ بکەم یعنی لەناو تاریخی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە چۆن بۆسکان موقعێکی جوگرافی و استراتیژێکی گەورەیەوە برالە باس ئەکرێەوە هەندێ شوێن کە بارەگای لێ بووە مەلەکانی شەمیشە ناوێتە لەسەر دەمی خەڵگۆ لە ناو تاریخی حرەکەی چەکداری ئیسلامیە بەر لە بزوتنەوەی ئیسلامیش
ئایا پێگەی گرنگی مەلەکان چی بوو هۆکاری چی بوو ئێوە چون لەو موقع بارەگاتاندان پێش وەخت لەو کۆنگرەیە مەسەن لە حاشەی کۆنگرەکە باسکرا کە هێزی مەلەکان برم هێزی شافعی دابەزێ بۆ مەلەکان بە مەشورەت بووە بەڕێی هەموو لایەک بووە کە مەلەکان ئێمە کە دابەزین مەسئول عەسکەرێکە گۆڕدرا پێشتر ڕحمەتی خوای لە مامۆستا عەلی بیارە بوو کرا بە مامۆستا محمودی ئازادی کە ئێمە دابەزین 25 نەفەر بوون کە جەناب حاجی محەممەد لەگەڵدا بوو مامۆستا محمودی ئازادی و پێشمان کەوت کە لە دابەزین هێزەکەی هەردووکتان لەناو هێزا بوون 25 نەفەر ئەرەوەڵڵا تێدا بوون ئیتر مامۆستاش لەگەڵماندا مامۆستا محمودی ئازادی لەگەڵماندا بوو دوایی مۆسەلمانش لەگەڵدا بوو دوایی کە دابەزین دیار بوو پێشمەرگەی ئێمە زۆر بەڕێ نەڕۆشت بوو ینی برێن وەکو یەکەمین ئەزمموی کە ڕێگای دوور بڕێت و مەسەن 6 ساعت بەسەریەکەوە و بە چەک و ئەسلیحە و فیشەک و ڕوومانە و قەڵەباڵغات و ئەم دۆڕشتانە وا بوو پێشمەرگەکان بە تایبەتی ئەو برایانەی بادینی یعنی هەندێکیان هەبوون قەڵەو بوون هەندێکیان هەبوون پێی مەسەرەن فێرە ڕۆیشتن و ئەم دۆڕشتان نەبوون یعنی هەر لە ڕێگا هەندێکیان دەکەوتن ئیتر کە نەفرێک ئەکەوت چی لەکەین دەبات 2 نەفەر 3 نەفەر لەگەڕی بگەڕێتەوە بیبەنە جگە لە مامۆستا محمود خەڵکی مەنتیقەی سلێمانی و پێنج جوێنە جگە لەو ئەو 24 کەسەی تر هەمووی بادینان و هەولێری بوون ئەم وا تێدەگەم هەمووی هەولێر و بادینان بوون ناوەکانت هیچ لەبیر ماوە بۆ نمونە وڵی لە بیرم نەماوە نازانم ینی بەڵام کاک محەممەد حازرە لێرەیە ئەوکان کرد مەسەلەن کاک شێخ خادرمان لەگەردا بوو دەزانم کاک سعد موسڵایمان لەگەردا بوو کاک عوسمان لەگەردا بوو کاک مەجموعە بەرایەتر بوون نازانم بادینان کەست لە بیرە لە بیرن ماوە نازانم محەممەد گولی و کاک عەزیز و کاک عەبدوڵڵا کاک محەممەد باشتر لە بیر هات لە خوارەوە بەڵێ اینجا بە بڕیاری هەمومان کە هاتینە خوارەوە گوتم دوایی لە ئاخیری پێشەوەی بگەینە وەرتێەوە ئەو ناوەڕاستانە مەجموعەتی زۆر لەو برایانە ئێمە دەڵێن ماندوو بوون یعنی چۆن برەی بە باشیان زانی بەو وەزعە خراپەیە چی کە دانەبەزن گەڕانەوە ئێمە ماینەوە 6 نەفەر چەند کەس گەڕانەوە لە وەرتی ینی نا لە وەرتێنە یعنی لەو کاتۆ بەڕێکەتین هێواش مەسەلەن کە پێشمەرگەکە بەچی دەکوت دوای لەگا گەڕایەوە هەرێکە چێنەوە بۆ بارگای پێشوو بۆ بەرگای پێشویانی بەڵام لە ئاخیرەکەیدا ئێمە پێشە بگەینە وەرتێ ئەوەندە بیرم مابێتن کە حەجی لەوانەیە باشتر بیرم مابێتن ئێمە 6 نەفەرماینەوە کە برێن بڕیارماندا نەگەڕێینەوە یعنی ئیلا دابەزین بۆ مەلەکان بورە ئەو مەفرەزەی ئێوە بەنێتی چالاکی سەربازی یا تەنها بە مەبەستی جارێ دانانی بارگای هێزی شافعی بوو نا بە مەبەستی دانانی بارگای هێز شافعی بوو ئێمانەوە 6 کەس اینجا موقعیەتی مەلەکان ببیرم بێتەوە ینی بۆ مەلەکان هەبژێدرا مثلەن ئەو هەموو کە باسی مەلەکان دەکرێتن من یادی مصعبی کوڕی عومەیرێکم و ڕزای خوای لەسەر بێتن کە پێغەمبەر سەڵەم پێش ئەوەی هیجرەت کاتن بۆ شاری مدینە مصعبی لە پێش خۆی ڕوان کرد زەمینە خۆشی کرد بەس ئێمە زەمینە خۆشیێکمان بۆ کرابوو لە مەلەکان ئێمە دەرێن لا ئیرادی چۆنە ینی کاک عەبدوڵڵا یعلام پێش من لەوێ فرار بوو منیش دوایی فرار بووم ئیتر ئێمە لە مەلەکان هەردووکمان فرار بووین دەرسمان نەخوێند دەرسی شەرعی لای مەلا ئەحمەد بەڵێ دوای لە هەمان کاتیشدا هەر یەکەمان مەلەکان شوێنێکی عاسێ بوو لە مابەینی ڕواندز و ڕانیە و خەلیفان و ئەو وەسەتەیە یعنی لە حکومەت دەسینایە گەیشتێ سارەی نەدەگەیشتێ ئیتر ئەو منتیقەیە خەڵکەچیشی تێدا هەبوون وەکو فەقێ و مامۆستا لەگەر کاک حاجی محەممەد و لەگەر تەنزیماتی خۆمان علاقات و مەسەلەن سەداقەت و برادەتیان هەبوو هاتوچوو هەبوو ینی حاجی محەممەدی سلێمانی ناو حاجی محەممەدەیە هەمومان مەسەن ئەو مەجموعە فەقێی کە لەوێ بوون لە مزگەفتی ئازادی فەقێ بوون هێنە ئەو تعارفاتە خەڵکی منتیقەی بێراوای بوون شێرێ بوون مەسەلەن فەقێ ئەو منتیقەی بوون ئێستا مەسەن ناوەکان دوایی پاشە وەختەی مەلەکان تەماشا کە مەلەکان وابوو ئێمە لەوێ هەردووکمان لەگە کاک عەبدوڵڵا یعلام مەجموعەیەک منداڵمان پەروەردە ئەکرد فێری دەرسی خوێندەواریان لەسەر دەستی ئێمە الحەمدوللا پەیدا کرد یعنی بەنەوعی دزمان پێدەگوتن ڕێزەدان پێدەگوتن بیرکاری و ئەم دوورشتانە یعنی خەڵکەکە ئێمەی خۆش دەویست
ینی هەمویان کاتە زمینە سازی مەلەکانتان هەبوو بۆیە بارەگاکەتان لێ ئارە والله یعنی ئێمە بۆ پێش چەند کەسە هاتنداتاننا بۆ 6 کەسەی بارەگاکەتاندانا بەو 6 کەسەی کە دامانە بەڵام کە داشماننا ئیتر لەو کاتەیدا مامۆ سەلمان تا ئێستا خۆی ئەلان نەکرد بوو هەلە لەگەڵ تەنزیم بوو لەگەر ئەو نەفەری نەفەرەی شاری هەولێر بوو مامۆستا بەڵێ لەگەر ئەو نەفەرەی کە لەگەڵدا بوو کوڕێک بوو عەرەب بوو ناوی قوتەیبە بوو لەگەوی دابەزی بۆ هەولێر ماینەوە 4 نەفەر لە 4 نەفەرەکەش کاک عوسمان نازانم عوسمان ئەسفاهانیان پێ دەگوت ینی با من ئەوە بە هەڵە نەڕاوتم لە هەولێر بوو یانی مامۆستا سەلمان لە ناو 6 کەسەکە مامۆستا سەلمان و کاک قوتەیبەی تیا بوو ئەرێ والله ئەوان هاتنەوە بەرەو هەولێر بەرە هەولێر حەچوونە بۆ تەنزیمەکە ینی هاتنەوە بۆ کاری تەنزیم هەر لە کاری تەنزیمدا هەر بەردەوام بوون ینی دواتر ئێوە چون دوای ئێمە لەو 4 نەفرەیە کە عوسمانیش دابڕا گوتی جەولەم هەیە بۆ لای خزمەکان و دوای نەهاتەوە ڕۆشت ئێمە 3 نەفەرمانەوە من و شێخ قادر و کاک سعات بەبیرم دێتن کاک پیاوێک لەوێ هەبوو زۆر من قەرداری خەرچی مەلەکانم ڕوبەڕوو لە ئێستا پێیان دەڵێم ینی خۆم بە قەرزاری بیان دەزانم زۆر هاوکاریان کردین زۆر سپاسیان دەکەین خۆ پاداش خێرام داتەوە یعنی وەکو نازانم علاقات و بەیمان زۆر خۆش بوو اینجا من بەبیرم دێتن پیاوێکی بەڕێز لێن دەرەبوو ناوی مەلا عەبدوڵڵا عاجی خدری بوو من 15 ڕۆژ لە ماڵی مەلا عەبدوڵڵا بن بە من و کاک سعد و شێخ قادر یعنی هێشتا مقڕەکان دانەناوە دامانە ناوە لە دوای ئەوەدا فکرمان کردەوە شوێنێک پێینەوە پیاوێک لێن دەرهەبوو ناوی کاک محەیدیم و ماڵی بە مزگەوتەکەەوە نزیک بوو لە پشتی مزگەوتەکە دوای ئەو دیار بوو ماڵیان وەکو چوونە دەرەوە ئەچون بۆ کوێستان وەم جۆرەشتانە ینی ماڵەکە بەتال گوتی مامۆستا پشتەوە بەتاڵە بە خۆتان ئیسفادە لێ بکەین لەوێ یەکەم مەقڕمان لەو ماڵەدانا چەکتان پێ بوو کاتە وەڵی ئێمە 3 نەفەر بوون 2 چەکمان پێ بوو 3 نەفەر هیچی ترتان پێ نەبوو ڕوومانەمان پێ بوو فیشێکمان پێ ئاڵا و شیشەوەی بارەگای هەبوو یا هەر بە چەکەکانەوە دانیشتون نەوتان نابارەگای ئەو کاتێ سادە بوون ئەو حالە بوو ینی ئیتر لە دوای ئەوە ئەو جەبرانی هەولێر پەیوەندیان پێوە کردین قەڵەباڵغ بوون زۆر سپاس لێرە ڕایەگرم کاک محەممەد ئەو کاتانی تۆش لەگەڵ 25 کەسەکە لەگەڵ ئەم بوویت بڵێ تۆش گەڕایتەوە بڵێ ئێمە بڵێن کە هاتی هەرماندوو بوون بۆ گەڕانەوەکە یا بڵێ وڵا کاک ئارام بڵێن ئەو گەڕانەوە تەبان ئێمە بڵێن وەکو مامۆستا ئەمین باسی کرد 25 نەفەر بووین بەس خەڵکێکمان لەگەڵ بوو بڵێن کە نەیدەتوانی بڕوە مامۆستا مەحموود ئەو کاتی تەبان برا گەورەی هەمومان بوو مەسئولی مەکتەبەسکەری بوو گوتی کاکە ئەتوو لەگەڵ ئەو جەماعەتی بگەڕێەوە یعنی بڵێن بۆ ئەو دیوی لەبەرەوەی ناتوان ئەوانە بڕۆن بڵێن هەر قەرخەکی کە مامچی مامۆستا ئەمینوان ئەو جەماعەتە بچن باشترە لەبەرەوەی خەڵکەکە وەزعی ئەوە نەبوو وەبزانام لە منتخەی شێخۆسان و منتخەی بێرا منتخەی خۆشناوەتی بڵێن ئەوە کیمیای وشتیشی لێدرا بوو ینی وابزانام ینی بڵێن جا ینی بڵێن ئەو برانە پەڕینەوە بەس ئێمە بەیانەکەی یەکێک لە ئەو گوندی سوورەدەی بڵێن پیاوێک قسەمان لەگەر کرد کاکە لە شوێوە نزیکە بڕۆین گوتی کاکە ئەمگو وەرن هەر لە پشت ماڵەکەی ئێمەوە بڕۆن هەر نەفەری 3-4 نانی دانێ گوتی لێرە بۆ عەسرێ دەگەنە ئەوها دەبری سعات دەبوو ئەوها شتێکی 11 بوو نازانم ئەو پێش نیوەڕۆ بوو گوتی کاکە بڕۆن دەگەنە گوندی ئاو خواردە هەیە لە لای کەوپەڕی دەگەنە سەر ئەو گوندەی یعنی بڵێن ڕێیەکی ئەمینە یعنی بڵێن بێرەدا بڕۆن جا بە حەقەت ئێمە شارەزا نەبووین کەسی شارەزاشمان لەگەڵ نەبوو کە چووینە سەرەوە بڵێن ئەوە 3-4 نانەکەمان هەرزوو خوارد چونکی ئەو بەفرا و ئاوە ساردەی ئەو کوێستانەی بڵێن خەندیلی و ئەو ڕێواز وشتە هەرزوو وەکو بڵێ برسێتی دەستی پێ کرد ئارێ وەڵا زوو یعنی بێنان ماینەوە جا ڕۆیشتین هەتە ئێوارێ تەماشامان کرد هەر نەکەوتینە سەرڕێ لەبەرەوەی شارەزانە من خەندیلیش وەکو لوتکەی هەڵگوردی نییە ینی لوتکەک بێ و فراوان نەبێ یعنی هەر لە منطقەی حاجی عومەران هەتە دەگاتە لای خەڵاتزێ ئەوە هەر خەندیلە یعنی بڵێن ڕاستە دووەم شاخە لە بەرزی بەس یعنی زۆر فراوانە سەرەوەی ئەم یەکەم جار بوو بڵێن ئەوها بچمە سەر خەندیل کە چوین ینی بڵێن شتمان زۆر هەر بە یەکەوەونەوە مەجموعە و 19 نەفەر بەڵێ شتی زۆرمان پێ بوو مامۆستا مەحموود ئەمری کرد گوتی کاکە جا ئەو فیشەک و گولە ئاربیجی و فیشە کوشتانە ڕوومانشتەوە هەموو بیتەقێنەوە لەبەرەوەی بە هەر تۆزێک بارمان سوک بیت چونکی ئەوە زۆر وەزعمان خراپ وەڵا ڕۆیشتین ئێوارەکەی جەیەکمان دیتەوە هەندێک هەر لە پاڵ بەفروشتیش بوو ڕەشایی تێدا بوو ئەو جوێنی شتامان کۆ کردەوە بڵێن ئەوها داروشتیشی لێ نەبوو لەبەرەوەی کوێستانە بەوەی ئاگرمان دەکردەوە بەس کە پێشەوە عیب نەبێ گەرم دەبەوە دوا هەڵق دەبەوە ینی بڵێن ئەوە زۆر وەزعەکە خراپ و زۆر سارد بوو دیسان بەیانی ڕۆیشتین هەتا دەوری ئێوارێ ڕۆژی دووەم ئەوە هەر بە برسێتی هەر جیا شتیش دەخۆین ینی بڵێن نانمان لێ بڕا هەتا گەیشتینە سەر ڕێیەکەیە
ئەو جەوهراغی لێ بوو بە ڕەحمەت بێ مەردار و شتیوا بن نزیک بێن دەربینەوە کەتینە سەرڕێ کە دەچەوە گوندێکی ئێران بادیناویان پێدەگوت جا بە حەقت ئەمە ئەو دوو ڕۆژەی هەموو لە برسان کەوتین بەس ئەو کاک محەممەد گولێ بادینی بوو لەگەر نەفەرەکی تر ئەوان خۆیان گەیاندە شەوێ گەیاندە ئەو گوندی بادیناوی لەوێ تقریبن لای شوانەی ماینەوە ئەمە بەس ئەو برامان کە چوو تقریبن دووباری هێستری عیب نەبێ خواردنوشتی لە ماڵەکان کۆ کردەوە گوتوی دوو ڕۆژتان دوو ڕۆژ ماینەوە لە سەقەندیری ئەرێ وڵا کە شەوەکەی نامان چوونە ئێران تقریبا نانیان لە قەندیل بوون ئەرێ وڵا دوای کە گەڕاینەوە مامۆستا عەلی بیارە نازانم خەبەری وەرگرتە بۆ هات لەوێندەر پێشوازی لێکردین و خلاتنەوەی کردین بڵێن لەوێندەر بەڵێ من لێرە ماوەی بەرنمەکەم تاوە کۆتایی بە بەشی حوتەمی بەرنمەکەم لە بەشی هەشتەما بەردەوام بین گفتوگۆکەمان لەگەڵتانە زۆر سپاس بۆ کاک نەوزاد عوسمان سەید حەمەد ناسراو بە محەممەد هەولێری نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کاک مەلا ئەمین عەبدوڵڵا ناسراو بە مەلا ئەمینی جیهاد نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر خۆشحاڵ بووین بە ئامادەوتان لە بەرنامەی سۆراخی مێشو وەڵامی نەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی حوتەمی بەرنامەی سۆراغی مێژوو تایبەت بە دەستپێکی خەباتی سیاسی و چەکداری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دژی ستەمی بەعستا بەرنامەی کتر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموولان.